دەستەکان خۆش ناوی نا ناوی بگریە مامی گەورەم سابیر کوی هەرمەستە کوی باشی صحت کووە باشی کوی دەیە باشی باشی مام سابیر ئەحواڵە باش ئینشاءڵڵا سەلامەتی چاوەکەمی مام سابیر کوی زۆر باشین ها وای شەکە هەڵ دەبی بە قورعان هەڵ دەبی ئیشێ دەکەین سەر دەکەوین قەت نایەندەینی بۆچی زاران ورەت بەرزە ئای دەستەکانت ماسەکەم قەیدە ناکە ئەمە وا لەوێنینە گەنجەکان وا لەوێنینە جێت چۆل ناکەین نا دڵنیا بە جێت چۆل ناکەین بەڵام کەلەمی توش دار بوو دەستەکان خۆش ناوی ناوی بگریە مامی گەورەم لۆ کوردیە لۆ پەرکانەیە لۆ سەرگەڕانە لۆ گابەرەکە و خراپەیە دیگە باسی پەرکانە و سەرگەڕانەوەوانە ئەڵعان یەڵە باسکە دەین چ بکەین ئەڵا داوانە خوای گەورە دەکەم بە زووترین کار گوندی پەرکانە و گابەرەکە و شەناغە و ئەوانە بە زووترین کار ڕزگار بن و هەرە هۆریان ئیشاڵڵا خوای لەگەر ئیشاڵڵا ئیشاڵڵا بە هیمەتی هەموو لایەکی سەری دەخەین بە هیمەتی هەموو لایەکی بە یەکگرتووی پێکەوە دەست ناو دەست دیفاعی لێ دەکەین ناهێنیم کەوتە بەردەستی ناحەزان ئیشاڵڵا دەیاڵڵا ڕۆیشتم خواحافیز داڵە خواحافیز ناوێ چاوەکەمی هیچ ناوێ دە باشە